ڕۆژگاری بەختم تاکەی هەروایە من و دڵداری لە یەک جودایە خودایە تاکەی حاڵی من وابێ ئەو ژیانم هەر بەتەنها بێ ڕۆژگاری بەختم تاکەی هەروایە من و دڵداری لە یەک جودایە خودایە تاکەی حاڵی من وابێ ئەو ژیانم هەر بەتەنها بێ سەرانسەر دنیا حاڵم دەزانێ کەس چارەی ناردی دڵم نازانێ سەرانسەر